بە درێژایی تەمەنی حکومەتی هەرێم ئەم ڕێگایە کە هەردوو دەڤەری شارە زور و قەرەداغ بەیەکەوە دەبەستێتەوە بە خۆڵی ماوەتەوە. گۆران یەکێکە لەو شۆفێرانی بژێوی ژیانی لەسەر ئەم ڕێگایەیە. ئەو ڕۆژانە لە نێوان ئەم دوو ناوچەیەدا هاتوچۆ بە ڕێبواران دەکات. خراپی و دژواری ڕێگاکە سەرباری دوور و درێژیەکەی ئەم شۆفێرەیان تەواو نیگەران کردووە. پێشتریش بەشێک لە هاوڵاتیانی ناحێ عەربەت گرتبوونەوە و ناڕەزاییان بۆ داواکردنی قیرتاوکردنی ئەم ڕێگایە ئەنجامدا. ئەم ڕێگایە ڕێگایەکی سەرەکیە، ناوچەی قەراخ و شارە زۆرە بەستێتەوە بەیەکەوە. ئەم ڕێگایە ڕێگایەکی نزیکە بۆ ناوچەی قەرەداغ و شارە زۆر لە یەکەوە. ڕێگایەکی من پێم وایە ڕێگایەکی سەرەکیە. ڕۆژانە من هەفتانە دوو جار لێرە هاتوچۆ دەکەم. ئەم ڕێگایە پێویستی بە چاکردنێکی چاک هەیە کە ئەم ڕێگایە زۆر وێرانە، یعنی بەڕاستی بۆ سیارەی بچووک نابێت، بۆ قەمەرە نابێت سیاری مەگەر بەرز و دەبڵ ئەکسل هاتوچێ پێ. ئەم ڕێگایە زیاتر لە 5 کیلۆمەترە. چەندین کارگەی پیشەسازی دەکەونە سەر ئەم ڕێگایە، سەرڕای چەندین گوند و بێستان و پاوەن و زەوی کوشت و کاڵی. کاکە گیان باسی ئەم جادە وەڵڵای ئەگەر ئەم جادەما بۆ قیرتاوکەن خێرێکی گەورە ئەکەن. باوەڕ بکەن من ئەڵێم 10 ساڵ مەعاش نەدەن بەس ئەم جادە قیرتاوکەن. ئەگەر ئەمە بکەن خێرێکی گەورەکەن. باوەڕ بکە خەڵکی فەقیروەزا شەو ڕۆژا بەدەم ئەم ڕێگاوە تایی نەما، سیارەی نەما، ئیکشی نەما، کەساباتی نەما، نازانێت لەکوێوە بڕوە. حەزەکا بە پێی بەتی بڕوە بەس بە سیارە نەڕوە. بەڕاستی جادەیەکی ئێسعاتترین جادەیە. چەندی جار داوا کراوە کە ئەو جادە بکرێ بە قیر بەس، بەڵام بەداخەوە تا ئێسش ئاوڕێک لەم جادە نەدراوەتەوە. بەڕاستی زیانێکی زۆری هەیە بۆ ئۆتۆمبیلەکان. حەت جارێ بەم ڕێگا بێتەوە بێ سەردانی فیتەرکە بۆ چارەسەرکردنی. بۆ بەدواداچوونی ئەم کێشەیە و داواکاری هاوڵاتیان لەو بارەیەوە پەیام پەیوەندی بە بەڕێوەبەری ناحیەی تانجەرەوە کرد، بەڵام بە بیان و پەیوەست نەبوونی ئەم بابەتە پێیانەوە ئامادە نەبوون لێدوان بدات. لای خۆیەوە سەرۆکی لیژنەی پلان و پرۆژەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوا لە کۆمپانیاکان دەکات پرۆژەی قیرتاوی ڕێگاکە بە زووترین کات بە ئەنجام بگێنن و بە قەرز لەسەر حکومەتی حساب بکەن. لە وەرزی بەهاریشە خۆمان نەزانین کە ڕێگایەکی قەرەباڵخە کە گەشتیاران لەو ڕێگەیەوە ڕۆکەنە هاوینە هەواری قەرەداغ. لەبەرەوە بە بڕوای ئێمە بەهۆی بێپلانی و کەم تەرخەمی دەسەڵاتدارین ناوچەکەەوە بە ئەهمیەتیان نەداوە بەم ڕێگەی و چاکی بکەن. لە ئێستاشدا ئەکرێت هەرچەندە قەیرانی داراییە ناکرێت هیچ گرێبەستێک بۆ پرۆژە بکرێت ئەوەندەی کە ئێمە ئاگاداری بین. لەبەرەوەی زۆرێک لە پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی قەیرانی داراییەوە ڕاگیراوە زۆربەیان، بەڵام دەکرێت بە ڕێگەیەک لە ڕێگاکان لەبەرەوەی بە تایبەتی زۆربەی کۆمپانیاکان لەم ڕێگایە سوودمەندن، پرۆژەی تیجاری تێدایە. دەکرێت ئەم کۆمپانیانە بە ڕێگەی بە بڕیاری دەفع العاجل کە بڕیارێکی نوێی ئەنجومەنی وەزیرانە ئەکرێت سوود لەو بڕیارە وەربگیرێت و کۆمپانیاکان ئەو ڕێگایە دروست بکەن و دواتر لە کاتێک نەمانی قەیرانی داراییە حکوومەت پارەکەیان بۆ گێڕێنێتەوە. جێگەی ئاماژەیە بەردەوامی کێشەکەش لە کاتێکدایە پردێکی نوێ لەسەر ئاوی چەمی تانجەرەوە بۆ ئەم ڕێگایە لە تەواوبووندایە کە دووەم پردە بنیادەنرێت دوای ئەوەی پردی یەکەم لە چەند ساڵی ڕابردوو بەهۆی بەرزبوونەوەی ئاستی ئاوی چەمەکە بەشێکی زۆری ئاو بردی. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ناحیە عەربەت.